لەگەڵ بوومەلەرزەی کە مانگی شوباتی ئەم ساڵ تورکیا و باکووری کوردستانی گرتەوە بە تایبەتی زیاتر لە 50,000 کەس گیانیان لە دەستاوە هەروەها ژمارەی زۆر بریندار بوون ئێستا بەشێک لەو کەسانە نەگەڕاونەتەوە بۆ شوێنەکانی خۆیان بۆیە بوومەلەرزە لە تورکیا و باکووری کوردستان بۆ لای خەڵک بیرۆرێکی زۆر ناخۆشی هەیە و ئێستایتر خەڵک لە ترس و دڵاڕاوکێکی زۆردان بە چەندە ئەگەری هەیە بوومەلەرزەی لەم شێوەیە جارێکی دیکە ڕوو بداتەوە هۆشداری دراوە لە ماوەکانی ڕابردوو لە ئەگەری ڕوودانی بوومەلەرزە بە تایبەتی لە ئەستەمبۆڵ من زیاتر قسە دەکەم میوانێکم لە ئەستێدەوە لەگەڵا زیاوزێری ئێدیتر لە دیسکی تورکیا و باکووری کوردستان لە کوردستان 24 هاوکارمان زۆر بەخێر بێ بەڕێزیا ئەو بوومەلەرزەی کەمڕۆ ڕوویدا خەڵکی ئەستەمبۆڵی زیاتر نیگەران کرد بۆ پێی کە چەقی بوومەلەرزەکە لە ئەستەمبۆڵەوە نزیک بوو ئایا پێشبینی دەکرێت جارێکی دیکە بوومەلەرزەی هاوشێوەی بوومەلەرزەکەی مەڕەش ڕوو بداتەوە ئەوەی کە شوباتی ئەم ساڵ ڕوویدا بەڵێ زۆر سوپاس سڵاو لە تۆ لە سەرجەمبینەرانمان خۆی ئەو ئەندێشەیەکەوە لە خەڵکی ئیستانبول هەیە ئەندێشەیەکی حەقانەیە چونکە ئیستانبول و بە تایبەتی ئەو ناوچەیە ئێستا کە بوومەلەرزەکەی لێ ڕووداوە کەوتووەتە هێڵێکی گەورەی لێکترازان یاخود هێڵێکی شکان من دەمەوێت سەرەتا گوڵباخ دەستنیشانی سێ هێڵی سەرەکی لێکترازان بکەین کە دەبێتە هۆی بوومەلەرزەی زۆر گەورە یەکەمیان هێڵی باکووری ئەنەدۆڵیە کە هێڵی لێکترازانی باکووری ئەنەدۆڵ بەو ناوە ناسراوە ئەو بوومەلەرزەیەکەوە ئەوڕۆ ڕوویدا بوو هەر لەسەر ئەم هێڵەیە لە کۆتایی ئەم هێڵەیە خۆتان دەزانن ئیستانبول دوو بەشە بە تایبەتی بەشی خوارەوەی دەریای مەرمەرەیە ئەو بوومەلەرزەیە ئەمڕۆژ کە دوو بوومەلەرزە بوون لە دوای یەک بوون لە دەریای مەرمەرە ڕوویداوە کۆتا خاڵی هێڵی لێکترازانی باکووری ئەنەدۆڵ لە دەریای مەرمەرە کۆتایی پێدێ بۆ هۆی ترسێکی زۆر چونکە دوای بوومەلەرزەکانی مەرەش کە لە 6 شوباتی ساڵی ڕابردوو ڕوویدا بوو ئێستا ترسێکی زۆر هەیە لەسەر ئەوەی کە ئەم بوومەلەرزەیە بوو بێتە هۆی ئەوەی هێڵی لێکترازانی باکووری ئەنەدۆڵ کە دەگاتە ئیستانبول چالاک بوو بێتەوە ئەم چالاک بوونەوەش مەترسێکی زۆری بەسەر ئەو پارێزگایانەی چواردەوری دەریای مەرمەرە هەیە بە تایبەتی ئیستانبول کامانن کە کەونە سەر هێڵی بوومەلەرزەوە کە زۆرترین مەترسیان لەسەرە جگەل ئەستەمبۆڵ سێ هێڵی سەرەکیمان هەیە لە سێ هێڵی لێکترازانی سەرەکیمان هەیە لە تورکیا و کە ئەم سێ هێڵە مەترسی زۆر گەورە دروست دەکەن یەکەشیان وەکو تازە باسم کرد هێڵی باکووری هێڵی لێکترازانی باکووری ئەنەدۆڵوە هێڵی دووەم کە دەکەوێتە زیاتر لای باکوور هێڵی ڕۆژهەڵاتە هێڵی لێکترازانی ڕۆژهەڵاتە هەر بە هێڵی لێکترازانی ئەنەدۆڵ ناسراوە کە خۆشت باشە زانی لە 6 شوبات بۆ هۆی بوومەلەرزەیەکی زۆر گەورە لەو ناوچەیە هێڵێکی دیکەمان هەیە کە ئەویش کەوتووەتە لای ئیزمیر و لای زیاتر دەریای سپی کە ئەویش هێڵی لێکترازانی ڕۆژئاوای ئەنەدۆڵوە ئەم سێ هێڵە هەر پارێزگایەک لەم ناوچەیە بێ یان هەر پارێزگایەک کەوتبێتە سەر ئەم هێڵانە بێگومان مەترسێکی زۆری لەسەرە بە تایبەتی ئیستانبول باشە پێ ئاماژەت بە ئەستەمبۆڵ کرد پێشووتریش هۆشداری درابوو لە بەدانیشتوانی ئەستەمبۆڵ کە گەر بوومەلەرزە بە گوڕی سەرەوە ڕوو بدات ئەستەمبۆڵ ئەبێتە وێرانەیەک لە بەرەوەی هەم بیناکان کۆنن هەم بینای بەرزی تێدایە ئایا گوڕی بوومەلەرزە تا چەند ئەگەر چەند بەرز بێت دەتوانێت کاریگەری لەسەر ئەستەمبۆڵ بکات ئایا تەنیا بیناکانن یان ئەمە کێشێکی دیکەیە کە ئەستەمبۆڵ لەسەر هێڵێکی لێکترازان یا بوومەلەرزەی بەهێزە کە ئەگەر بوومەلەرزێکی قەویر یا بەهێز ڕوو بدات هەڵەوەشێتەوە خۆی وەکو تازە باسم کرد ئەم هێڵێکەوە ئێستا کەوتووەتە نزیک پارێزگای ئیستانبول هێڵێکی چالاکە ئێستا گەیشتووەتە ئاستێک کەوا دەرفەت دەقۆستێتەوە بۆ ئەوەی بتوانێت سەرجەم وزەکەی خۆی بەتاڵ بکاتەوە وزە بەتاڵکردنەوەکەش چۆنە لە ڕێگەی بوومەلەرزەوە دەبێت ئیستانبول ئێستا ڕووبەڕووی مەترسێکی زۆر گەورە بووەتەوە بەڕاستی چونکە بۆ ئیستانبول زیاتر لە 20 میلیۆن کەسە لە ڕووی دانیشتوان و لە ڕووی گەشتیاریەوە جگە لەمە هەندێک ناوچە هەیە لە ئیستانبول زۆر چڕن بۆ نمونە هەندێک ناوچە هەیە زیاتر لە میلیۆنێک کەس لەوێ نیشتەجێن شوێنەکانیش بەڕاستی تەنگەبەری تێدایە بۆیە لە ئەگەری بوومەلەرزەیەکی سەروی حەفت پلە ئەمە دەبێتە وێرانکاریەکی زۆر گەورە تەنیا بوومەلەرزە نابێتە هۆی وێرانکاری بۆ نمونە کاتێک تۆ بوومەلەرزەیەکی لەم جۆرە ڕوودەدا تۆ ناتوانانی هاوکاری پێویست بۆ خەڵک ڕەوانە بکەیت بۆ نمونە گەر لە هەر گەڕەکێک دوو باڵەخانەی گەورە بڕوخێ
تۆ بە شێوەیەکی ئۆتۆماتیکی ناتوانانی بچێتەنێ ئەو گەڕەکە و خەڵکەکە ڕزگار بکەیت. بۆیە گەورەترین و سەرەکیترین کێشە بۆ ئیستانبول ڕێژەی دانیشتوانەکەیەتی زۆرە و ناتوانرێت کۆنتترۆڵی ئەم هەموو خەڵکە بکەیت بۆ ئەوی بتوانانی هاوکاریان بۆ بنێت. زۆر باشە هاوکارمان زیاوزێری ئێدیتر لە دیسکی تورکیا و باکووری کوردستان زۆر سپاس لەگەڵ ماڵی سپاس.